بینەرانی خۆشەویست و هۆگرانی پێکی کۆمەڵە بەختەوەرم کە جارێکی تر و وێڕای هاوکارانم بووینەتەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی ئەم دیدارەش لەگەڵمان بن. ڕۆژانی هەینی و شەممە ڕێکەوتی 22-23 مانگی مەی کۆنفرانسی نێودەوڵەتی هاوپەیمانی پێشڕۆ لە ژێرناوی کاری شایستا بۆ کرێکاران و هەلی کاری یەکسان بۆ ژنان و پیاوان لە شاری ڕۆتەردامی وڵاتی هۆڵند بەڕێوەچوو. پارتی کاری هۆڵند بە هاوکاری گروپی سۆسیالیستەکانی ئەوروپا واتە پارتی سۆسیالیستی ئەوروپا کە هەردوو لە دەستەی بەڕێوەبەری هاوپەیمانی پێشڕەون بەڕێوەبەرانی ئەم کۆنفرانسە بوون. بەشداربووان و میوانانی کۆنفرانس پێکهاتبوون لە نوێنەرانی 35 پارت و ڕێکخراوی چەپ و سۆسیال دموکرات لە وڵاتانی جۆراوجۆر و هەروەها 15 ڕێکخراوی سەربەخۆی نێونەتەوەی. وردەکاری زیاتر لە هاوکارم دەبیستین. ڕۆژی یەکەمی کۆنفرانس بە وتاری یەکێک لە بەرپرسانی ڕێکخراوی هاوپەیمانی پێشڕۆ و بەڕێز کۆنستانتین یونهۆف دەستی بەکاری خۆی کرد. پاش پێشکەشکردنی چۆنێتی بەرنامەی دوو ڕۆژەی کۆنفرانس، بەشێک لە بەشداربووان تێبوونی و بۆچوونی خۆیان لە سەر گرنگدان بە بابەتی جۆراوجۆر لە داهاتوودا خستە بەردەستی بەرپرسانی کۆنفرانس. لە ماوەی دوو ڕۆژی کۆنفرانسدا جیا لە پێشکەشکردنی وتاری جۆراوجۆر لە سەر بابەتی پەیوەندیدار چەندین وەرکشۆپ لەسەر دۆخی ژنان و کار و پێشکەوتن ڕێکخرا بوو. لە بەشی وتارەکاندا چەندین کەسایەتی سیاسی و شارەزا وەک بەڕێزان دیریک سامسۆن سەرۆکی پارتی کاری هۆڵند، خانمی لیلیانە پلاومەن وەزیری تەجارەت و هاوکاری پیشەیی، ئەحمەد ئەبوتالب شارەوانی شاری ڕۆتەردام و چەندین کەسایەتی دیکە بەشداری تەوەرەکان بوون. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە فەرمی لەم کۆنفرانسەدا بانکێش کرابوو. هەیئەتی کۆمەڵە بریتیبوون لە هاوڕێیان ئەحمەد مورتەزایی ئەندامی کومیتەی دەرەوەی وڵات، کەیوان فرامەرزی ئەندامی کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان و هەروەها کەژاڵ ئیلخانیزادە لەلایەن ڕێکخراوی ژنان و ناسر ئیلخانیزادە لەلایەن ڕێکخراوی لاوانەوە بەشدار بوون. لا دەستپێکی کۆنفرانس وتاری هاوبەشی حیزبە کوردستانیەکان بۆ بەشداربووان خوێندراوە و کە جیا لە باسی گشتی کوردستان باسی ڕۆڵی کۆمەڵە لە کۆمەڵگەی کوردستان و هەروەها ئاماژە بە فەریناز خوسرەوانی تێدا گونجا بوو. پاشان وتاری ڕێکخراوی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات لەسەر دۆخی کورد لە ئێران و دۆخی کار لە کوردستانی ڕۆژهەڵات لەلایەن ناسر ئیلخانیزادە خوێندرایەوە و لە کۆتاییدا وتارێک لەلایەن کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات لەسەر دۆخی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات لەلایەن کەژاڵ ئیلخانیزادەوە پێشکەش بە ئەندامانی بەشداربووی کۆنفرانس کرا. کۆنفرانس پاش دوو ڕۆژ باس و لێدوان و پەسەندکردنی چەند بەرگەیەک بە وتاری وەزیری پەروەردەی هۆڵند خانمی یەت بوسماک کۆتایی بەکاری خۆی هێنا و پاشان تابلۆی بڕیارە پەسەندکراوەکانی کۆنفرانس لەلایەن بەشداربووانەوە هاتە واژۆکردن کە وەک ڕەمزێک دەمێنێتەوە. شایانی باسە لە میانەی کۆنفرانسدا هاوڕێیانی کۆمەڵە چەندین کۆبوونەوە و چاوپێکەوتنیان لەگەڵ نوێنەران و بەشداربووان ئەنجامدا. هاوکات داخوازیەکی هاوبەش لەسەر پرسی کورد لەلایەن حیزبە کوردستانیەکانی بەشدار بوو خرایە بەردەستی بەڕێوەبەرانی کۆنفرانس و بڕیارە لە میدیای هاوپەیمانی پێشڕە و بڵاو بکرێتەوە. کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکان کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران 23 مەی 2015. ڕۆژی شەممە ڕێکەوتی 23/5/2015 لە شاری کۆپنهاگ فێدراسیۆنی کۆمەڵە کوردیەکانی دانمارک بە بەشداری هەیەتێکی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کۆنگرێ ساڵانەی خۆی بەڕێوەبرد. کۆنگرە بە بەشداری زۆربەی پارت و ڕێکخراوە کوردستانیەکان دەستی پێکرد و لە دوای پێشکەشکردنی راپۆرتی ساڵانە و بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن تەرخانکرا بە ئاڵوگۆڕی بیرروڕا و باسی بەشداربوون. جێگەی ئاماژەیە هاوڕێیان سەیوان محەممەدی و جەبار شیرانی وەکو نوێنەرانی کۆمەڵە لەو کۆنگرەدا بە شێوازێکی گەرم و گوڕ بەشداری کۆبوونەوەکە و باسەکان بوون. کومیتەی دانمارکی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران. سکرتاریەتی کۆمەڵی شۆڕژگەر بە مەبەستی مەحکومکردنی هەڵسوکەوتی پێکاکە لەسەر سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات و هێرشبردنە سەریان بۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕاگەیاندراوێکیان دەرکردووە کە بە یەکەوە دەبیستین. ئێمە ئەم کردەوەیەی پێکاکە مەحکوم دەکەین و هەروەها پشتگیری خۆمان بۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەردەبڕین. بە پێویستی دەزانین جارێکی تر ڕایگەێنین چالاکی و هەڵسوڕان لەسەر خاکی کوردستانی ڕۆژهەڵات بە مافی ڕەوا و بێ ئەملاولای حیزبەکانی ڕۆژهەڵات دەزانین. لە ماوەی دوو حەوتوی ڕابردوودا ژمارەیەک لە پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران
بەپێی هەواڵەکان لە ناوچەکانی خنێرە و کێلەشین جێگیر ببوون. پاش جێگیربوونیان هەروەک لە زمان ڕێبەرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بە میدیاکان ڕاگەیەندرا لەلایەن هێزەکانی پێکاکاوە پێیان ڕادەگەیەندرێ کە پێویستە لەو ناوچەیە نەمێنن و لە هەمان کاتدا بە ئیجازەی پێکاکا لەو سنوورانە هاتوچۆ بکەن. هەر بۆیە بۆ سەپاندنی داواکەیان دەکەونە گەمارۆدانی هێزەکەی حیزبی دموکرات و پاش چەند ڕۆژ وتوێژی ناڕاستەوخۆی هەردوولایەن بەداخەوە بەرەبەیانی ئەمڕۆ گریلاکانی پێکاکا هێرش دەکەنە سەر پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و لە ئاکامدا 2 پێشمەرگە شەهید دەبێ و چەند پێشمەرگەی دیکەش بریندار دەبن. ئێمە ئەم کردەوەیەی پێکاکا مەحکوم دەکەین و هەروەها پشتگیری خۆمان بۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەردەبڕین. بە پێویستی دەزانین جارێکی تر ڕای بگەێنین چالاکی و هەڵسوڕان لەسەر خاکی کوردستانی ڕۆژهەڵات بە مافی ڕەوا و بێ ئەملاولای حیزبەکانی ڕۆژهەڵات دەزانین. ساڵانێکە ئێمە بە دروست سەبارەت بە مەترسیەکانی سیاسەتی دەستێوەردانی نابەرپرسانەی پێکاکا لە پارچەکانی تری کوردستان بە تایبەتی لە کوردستانی ڕۆژهەڵات هۆشداریمان داوە و ڕای گشتیمان لە زیانەکانی ئاگادار کردوێتەوە. هەل لێرەشەوە سەرخۆشی و هاوخەمی خۆمان بۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێران و بنەماڵەی شەهیدەکان دەردەبڕین و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانیش دەخوازین. سکرتاریەتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران 24 مەی 2015 هاوکات لەگەڵ 3 جۆزەردانی 1394 هەتاوی. هەر لە پەیوەند لەگەڵ ئاڵۆزیەکانی نێوان پێکاکا و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدرال لە بەیاننامەیەکدا کردەوە و هێرشکردنی پێکاکا بۆ سەر پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران محکومی کردووە و لە درێژەدا داوای لە هەموو حیزبەکان کردووە کە بە خێرایی ڕێگری لە زیاتربوونی کێشەکان بکەن و هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە لە ڕێگەیەکی ئاشتی خوازانەوە بدەن. لە درێژەی ئەو بەیاننامەیەدا هاتووە دوژمنی نەتەوە بندەستەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی کۆماری ئیسلامی چاوەڕوانی ئەو شێوە کردەوانن و دەستێوەردانی کۆماری ئیسلامی لەو کێشانەدا کاریگەری نەرینی بووە. هاوڕێ عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەسەر لاپەڕەی فەرمی فەیسبووکی خۆی سەبارەت بە ئاڵۆزیەکانی نێوان پێکاکا و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە چەند دێردا پشتیوانی خۆی لە حەدەکە دەربڕیوە و دووپاتی کردوتەوە کە هیچ حیزب و لایەنێک بۆیان نییە دەستێوەردان لە کاری پارچەکانی تری کوردستاندا بکەن. بابەیەکەوە دەقی وتەکانی کاک عەبدوڵڵا ببیسین دەگەڕێنەوە لاتە. ماڵ لە خانەخوێ حرامە. دەمێکە کۆمەڵە سەبارەت بە زیانەکانی دەستێوەردانی خۆسەپێنانە و نابەرپرسانەی هێزی هەر پارچەیەک لە پارچەکانی دیکەی کوردستان و بەتایبەت لا کوردستانی ڕۆژهەڵات هوشدار دەدات. دەمێکە ئەو پرینسیپە دووپات و چەند پات دەکەینەوە کە هەروەکو گەلی کورد بەگشتی مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە. لە ڕاستیدا هەر پارچەی کوردستانیش ئەو مافی هەیە. گەلی کورد لا کوردستانی ڕۆژهەڵات خاوەنی مێژووی خەباتێکی دوور و درێژ و پڕ لە شانازیە. خاوەنی نەریتی پێشمەرگایەتێکی پرشنگداری بەرفراوانە. خاوەنی ئەحزابی تێکۆشەر و لە مێژینەی دەیان ساڵەیە کە هەرکامەیان هەزاران شەهیدیان داوە. خاوەنی پیشینەیەکی دەوڵەمەندی کاری ڕۆشنبیری و خەباتی مەدەنی و سیاسی و ڕێکخراوەییە. خاوەنی نەسلێکی نوێی خەباتکار تێگەیشتووە و چاوکراوە و بەگشتی خاوەنی هێزێکی مرۆیی و بەبەهرە و کارامەیە. پێم ناڵێن ئێمە کوێخا ئەویش کوێخای نەخوازراوی زۆرە ملەیان بۆ چییە؟ پێمان دەڵێن دەبێ بێ ئیجازەی ئێمە نابێ هاتوچوی وڵاتی خۆتان زیدی خۆتان سەرزەمینی بە خوێنی هاوڕێیانی گیانبەختکردو و ڕەنگاوتان بکەن. ڕۆژگارێکی سەیرە ماڵ لە خانەخوێ حرامە. نا هیچ کەس بۆی نییە داوای ئاومان لێ بکات و ناشچینە ژێر باری فشاری هیچ کەسەوە. دەشتوانین دیفاع لە مافی خۆمان بکەین. بە بۆنەی گیان لە دەستانی دوو پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە هێرشی پێکاکادا پڕ بەدڵ
پرسە و هاوخەمی خۆم پێشکەش بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە بنەماڵەی بەڕێزی شەهیدەکانیان و بە هەموو هاوسەنگەریانیان دەکەم. ڕێکخراوەکانی لاوانەی کوردستانی ڕۆژهەڵات لە هەمبەر ڕووداوەکانی پەیوەندیدار بە پەکەکە و حەدەکە ڕاگەندراوێکیان بڵاو کردوێتەوە کە بە یەکەوە دەقی ڕاگەندراوەکە دەبیسی. کۆمەڵانی مافیوستی کوردستان، لاوانی گیان لەسەر دەستی نیشتمان، حیزب و ڕێکخراوەی ئینجۆەکانی کوردستان لەسەر بارودۆخی هەستیاری ئێستای نەتەوەکەمان یەکریزی و یەکگرتووی دەبێت لە پێش هەموو قازانج و بەرژەوەندیە تایبەتیەکانیەوە ببێت. لە پێناو دروستبوونی ئەو یەکریزیە پێویستە هەموو لایەک لە پەیوەندیەکانیدا هەست بە بەرپرسایەتی بکەن و وەکو دۆست مامەڵە لەگەڵ یەکتردا بکەن و قەدەغەبوونی شەڕی براکوژی دەبێ لانیکەمی ئاستی پەیوەندی نێوان هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان بێ. ئەوە جێگەی نیگەرانیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە پێشمەرگەکانی حەدەکە بە مەبەستی تێکۆشانی سیاسی و تەشکیلاتی ڕوویان لا سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات کردووە. بەڵام بەداخەوە لە ئەنجامی دروستبوونی سێجار گرجی و ئاڵۆزی لە نێوان هێزەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و پارتی کرێکارانی کوردستان شەڕ ڕوویداوە و پێشمەرگەیەکی حەدەکە شەهید و چەند بریندارێکی لێکەوتوتەوە. بە باوەڕی ئێمە نابێت هیچ حیزب و لایەنێک خۆی بە خاوەندار و دەسەڵاتداری هیچ ناوچەیەکی کوردستان بزانێ و دەبێت خەبات لە چوارچەوەی سنووری کوردستان بۆ هەموو هێزێکی تێکۆشەری کوردستان ئازاد و ئاوەڵە بێ. ئێمە وەکو ڕێکخراوەکانی لاوان ئیدانەی هەر جۆرە شەڕێکی کورد بەدەستی کورد دەکەین و بە دڵنیاییەوە هەرکەس و لایەنێک هۆکاری سەرهەڵدانی شەڕی براکوژی بێ ئەوا دەبێ لە بەرامبەر سەروەریەکانی نەتەوەی کورد وڵامدەرەوە بێت. ئێمە وەک لاوانی ڕۆژهەڵات هەردوو لایەنی حەدەکە و پێکاکە با تێکۆشەری کورد دەزانین و داوا دەکەین با زووترین کات کۆتایی بەو ڕەوشە بێن و دەستی برایەتی بخەنە ناو دەستی یەکترەوە. ئومید دەکەین هەموو لایەنەکان بە هەستی بەرپرسیارەتیەوە ڕوبەڕووی ئەو تەنگەژیە ببنەوە و ڕێگەی ڕوودانی هەر چەشنە ڕووداوێکی دڵتەزێنی دیکە بگرن و کۆتایی بە کێشە و ناکۆکیەکانیان بەگرتنەبەری ڕێگەی ئاشتیانە بێنن بەرەو یەکریزی نەتەوەی کورد بۆ بەدەستهێنانی ئازادی لە هەر چوار پارچەی کوردستان. لێژنەی هاوئاهەنگی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات 4 جۆزەردانی 2715 کوردی. ناوەندی ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات سەبارەت بە ئاڵۆزیەکانی نێوان حەدەکە و پێکاکە ڕاگەیاندنێکیان بڵاو کردوتەوە دەقی ڕاگەیاندنەکە لە هاوکارم دەبیسین. ڕۆژی 3 جۆزەردانی 1394 هەتاوی ئاڵۆزی و کێشە لە نێوان حیزبی دموکراتی کوردستانی ئێران و پێکاکە لە ناوچە سنووریەکان هاتە ئاراوە کە بەداخەوە پێشمەرگەیەکی حیزبی دموکرات شەهید بوو، چەند پێشمەرگەیەکیش بریندار بوون. ئەم ڕووداوە جارێکی تر برینی قوڵی شەڕی کورد لەگەڵ کوردی کولاندەوە و هەموو تاکێکی کوردی خەمبار کرد. بێگومان لێکۆڵینەوە لەم ڕووداوە دۆزینەوەی هۆکارەکانی و ڕێگەنەدان بە دووپاتبوونەوەی ئەرکێکی مرۆیی و نەتەوەییە. بەڵام ئەوەی لێرەدا بۆی ئێمەی ژنان گرنگە هێوەرکردنەوەی بارودۆخەکە و دوورکەوتنەوە لە شەڕ و ئاڵۆزی لە نێوان دوو هێزی کوردیە. گەلی کورد لەم کاتە کە ناوچەکە لە ژێر هێرشی هێزێکی درەندە وەک داعشە و ئاڵوگۆڕەکان بە خێرایی تێدەپەڕێت و لە کاتێکدا کۆبانێ توانی حەماسە و خۆڕاگری و بەرخۆدان بخولقێنێ و هەموو کورد هاودەنگ و هاوڕا بکات و سەرنجی هەموو جیهان بۆ لای پرسی کورد ڕابکێشێت. کەشی ئەمنیەتی زاڵ بەسەر ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژ لەگەڵ ڕۆژ تونتر دەبێ و دەرەتانی هیچ شێوە دەربڕینێکی ئاشتی خوازانە نییە و خەڵکی وەزاڵە هاتووی تینووی ئازادی چاوەڕوانی تروسکایەکەن. دوو هێزی کوردی لە بەرامبەر یەک بۆستنەوە و دڵی دوژمنانی پێشاد بکەن. کوردستان موڵکی تایبەتی لایەنێک و کەسێک نییە، بەڵکو موڵکی هەمووانە و دەبێت بە تەبایی و یەکریزی بۆ سەرخستنی بزوتنەوەی کورد هەوڵ بدەین. مێژووی گەلی کورد لە هەمان کات کە پڕە لە سەروەری و تێکۆشان لە بەرامبەر داگیرکەران و هارترین ڕژیمەکانی سەردەم هاوکاتیش شاهدی شەڕی ناوخۆیی و هێزە سیاسیەکان لەگەڵ یەک بووە کە ئەمە خەسارێکی قەرەبوونەکراوە لە جەستەی بزافی گەلی کورد بووە. ئەمڕۆ حەق وایە بە دەرز وەرگرتن لا مێژوو ڕێگە نەدەین
شەڕی کورد لە دژی کورد سەر هەڵبداتەوە ڕۆڵە قارەمانەکانمان بەدەستی یەکتر شەید بکرێن. ئێمە وەک ناوەندی ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات داوا لە سەرجەم لایەنە سیاسیە کوردیەکانی هەموو بەشەکانی کوردستان و بەتایبەت ڕۆژهەڵات دەکەین تا هەموو هەوڵەکانی خۆیان وەگەڕبخەن بۆ پاراستنی یەکدەنگی و یەکروزی بزافی گەلی کورد و ڕێگە نەدەین شەڕ لە نێوان هێزە کوردیەکان ڕوو بدات. ئەمە تەنیا بە زەرەری گەلی کورد و بە قازانجی نەیاران و دوژمنانمانە. ئێمە ژنانی ئاشتی و تەبایی و یەکدەنگی و یەکریزیمان دەوێت بۆ گەلەکەمان. نابۆ شەڕی کورد دژی کورد بژی یەکریزی و یەکدەنگی گەلی کورد ناوەندی ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات جۆزەردانی 1394 هەتاوی بەرامبەر لەگەڵ 25 مەی 2015 زاینی. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 25 مانگی مەی بە بەشداری ژمارەیەک لایەن و حزبی سیاسی ڕێوڕسمی بە خاکسپاردنی شەهید قادر کەریمی پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستان ئێران کە لە ئەنجامی هێرشەکەی پێکک بۆ سەریان لە ناوچەی خنێرە گیانی بەخت کردبوو بەڕێوەچوو. زاگرۆس خۆسرەوی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا وەک نوێنەرایەتی کۆمەڵی شۆڕژگێر لە هەولێر بەشداری ناشتنی تەرمی شەهید قادر کەریمی بوون. بینەرانی بەڕێزی پێکی کۆمەڵا بەسپاسەوە کە تاو کاتە لەگەڵمان بوون هەر بژین بە شادی و سەرفەرازی ماڵەوە.